ئەمڕۆ یەکەم تۆرمان پرۆژەیەکە بۆ منداڵان ئەم پرۆژێ بەناوی هێلانەی منداڵان ڕۆژتا ئێوارە ئێمە لەم پرۆگرامی خۆمان کاک پشتیوان گوڵان باساک میوانمان بوێنن توێژەری کۆمەڵایەتی دکتۆرە بەڕێزەکان هەموو شتێگەڵێن با تۆزێ لەمە دوورکەینەوە بۆ مناڵەکانمان با دایکان بە شانازیۆ نەڵێ وەڵام مناڵەکەم ئەوەی ئەو لە مۆبایلە کازانێ من نایزانم ئێ باشە ئەم مۆبایلە تازە هاتۆتە ناو ژیانی ئێمە ئەتوانین ڕێگەی کاڵ بشێنی سوودی لێ ببینین چەناڵی یوتوبمانەیە چەندین بابەتی گرنگی منداڵانی تایە چەندین بابەتی پەروەردەی تایە چەندین بابەتی تایە کە خزمەت بە هەمومانەکە بەس بۆ ئەمڕۆ لەسەر منداڵان قساگەین ئەم پرۆژەیەکە بۆ خزمەتکردنی مناڵان ئەمان زانی کۆمەڵێک بابەتی هەیە بە زمانە جیاوازەکانی تر مناڵ لەوانەیە پرسیار لە دایشیکیان بۆی بکا بە کوردی ئێستا ئەم پرۆژەیە هاتوو بابەتەکان بە کوردیە ئەوەی گرنگ بۆی کە بچین ناوڕۆکی پرۆژەکە بۆی زانیاریمانە بێت لەسەری و دایکان و باوکانیش لەم پرۆگرامە ئێمەوە بزانن چۆن بەکاری بێن و چۆن مناڵەکانیان سوودی لە بینن سەدوو خاتونی بەڕێز لای ئێمە ئامادەن ئەویش خاتو تلۆڤان محەممەد بەڕێوبەری پرۆژەکە و خاتو ساسێرش پێشکەشکاری پرۆژەکە زۆر بەخێر بێن بەیانیتان باش زۆر بەخێر بێن سەرچاو بەخێر بێن سەرچاو زۆر بەخێر بێن سەرچاو بەخێر بێن باشن باشە ئێوە باشن زۆر بەخێر بێن خات و دلۆڤان بەڵێ زۆر بەخێر بێن زۆر سپاس بەڕێستان بەڕێوبەری پرۆژەکە بەڵێ ئەم پرۆژەیە چۆن پلانتان بۆ دانا بیرۆکەکەی لە چیوە سەری کرد چۆن بیرتان لەوە کردەوە شتێک بکەین ئایپادی مناڵەکەمان سوودێکی پێ بەخشێت وامش ببێتە بابەتێکی گشتگیر کە لە ناو کۆمەڵگای سوودی لێ بین زۆر باشە سەرەتامێ وەکو دایکە قسە بکەم چکە ڕێی دایک لێرایە گرنگترەوە لەوەی کەم بەڵام خاوەنی پرۆژەکەم و بەڕی دیمەنەکان بیتەوە سەرەتاکەی بۆ ساڵی 2023 کە مناڵەکەم سەری تەلەڤیزیۆنیا کرد لەو کاتە سەیری بەرنامەی مسرای چڵمانە کرد بەرنامێکی عالەمیە خانمێکی ئەمریکیە بە زمانی ئینگلیزی بابەتەکانی ڕۆژانە کە مناڵ لە 6 مانگەوە هەتاکو کە گەورە ئەبێ پێویستی پێێتی و فێریانەکانی بابەتەکە ئێویش تقریبەن وەکو ئێمە عینەن بابەتمان بەکارهێناوە بەڵام کە سەیریە کرد وشەکان بە شێوەیە بە زمانی ئینگلیزی فێر ئەبوو ڤیددیۆکانی ئەو زمانی ئینگلیزی بوون کە سەرمان کرد ئێمە لێرە یوتوب ئەگەڕین بابەتێکی وان نەبوو کە مناڵەکەم لێوی فێر ببێ تەنها یا گۆرانی بوو یا ئەو بوو کە سەیری ئەکرد بەڵام لەگەڵ یا جوابانەوەی نەبوو ینی دانشێکە لەگەڵ ئەو کە ڤیددیۆکان ئەکات سەیریەکە هەرە بوو گوێگر ئەبوو دا ئەنیشت بەس گوێی ئەگەر یەکێ لە کێشەکان یاخە تەلەڤیزیۆن و موبایل و ئەوە ئەمەیە بەڵێ ئەوەیە کە ئەگەبێتە هۆی ئەوەی دواکەوتنی قسە لە مناڵانە زۆر بۆیە ئێمەش بیرمان لەوە کردەوە کە ڤیددیۆیەک یاخود پرۆژێک دابمەزرێنین ئەگە پێویستە باو خواردنەوە ببورە ئاسایی هەتا ئەوەکەی خۆی گرنگجیەم پرۆژانە تا خاتو دلۆڤان پێمان بڵێ بزانین ئەو پرۆژێ و خاتونە لە ئەمریکا کردوێتی ئەوەتان جارێکتر هێناوە تۆ کردوتانە بە زمانی کوردی یاخود لەسەر ئەو بیرۆکەیەوە خۆتان لە کوردیاش بەڵێ بیرۆکەکەمان وەک بڵێن لەوە وەرگرتووە بەڵام خۆشمان عنی بابەتی دەوروبەری خۆمان کە پێویستە لە ڕۆژانی دەوروبەری خۆمان پێویستەکات بەکارمان شتانە بزەبت ئێمە ڤیددیۆکانمان بە شێوازی بە زمانی کوردیە زمانی کوردی بەکارێنین بەڵام زمانی کوردی پەتینا چونکە مناڵان لە کوردی پەتی تێناگەن سادە کە لە ماڵەوە خۆمان لەگە مناڵەکانمانە بەکارێنی جا خاتو ساز ئەو خاتونە شیرینەیە کە پێشکەشی ئەکا ئەگەر پێمان بڵێم ئەزمونە بێ زۆر خۆت یعنی حەزی لە مناڵ بێت ئەو مناڵی ناخەکە ئاهایتر بەدڵی خۆی مناڵی کردبێت هەربێ ئاوا ڕوشە خۆش بێت یعنی سە ئێمەش خاتو سازەوە سەحر پرسیارەکە لە بینەچێتەوە ئێمەش لە کورسا زۆر گرنگین بە بابەتی مناڵان یعنی بەرنامەی تایبەتمانەیە بۆ مناڵان ئەم خاتو لەنجەمان هەیە بە فلانکارتۆن و ئەوە زۆر خاتو لە جەمانەیە چیرۆک بۆ مناڵانە خوێنێتەوە بۆ نمونە تەوارمانەیە ئەوەی ترفی بینن پێشەمان چیەکە لەگە مناڵەکانە سامانمان هەیە کە بە بووکەڵەکانی و چیەکە دێک دوو کچی جوانیشمان لەگەڵایە بەکاری دەستی و شیۆکاری و هەموو ئاماجی ئێمە ئەوەیە کە ئاڕاستەی کۆمەلگا نەبین بەلای شتی خراپە ئێمەش دەستخۆشی لە تۆکەین سەحەرجان پرسیارەکە چی بوو؟ ویستم باسی ئەوە بکەم کە سەرکەوە لەگەڵ خاتو ساز ئەوەی کە
ئەوەی کە بێتەوێت هەر بە قەولی سەرخۆ ڕوت ئەبێ خۆش بێ لە دنیای مناڵان زۆر قاڵ بێتەوە باسێکی ئەم ئەزمونەمان بۆ بکە بەڕێزم سەری ڤیددیوکان مەکرد ڤیۆی زۆر بوو ماشەڵڵە ژمارەی ئەوەنە نییە بەڵام ڤیۆکەی زۆرە لە هەزارە ماشەڵڵە چەندین هەزار ڤیوی بووە باسمان بۆ بکە ئەم ئەزمونە چۆن بکەوای کرد سەرکەوتوو دەرچە لە کۆتاییە لە ئێمە کە هەر کاروبارێک ئەدرێتە دەستمان و ئەتوانین پێشکەشیکەین ئەبێت تۆ لەو بوارە دەستێکت هەبێ یاخود حەزێکە بۆی هەبێ کە حەزە بۆ ئەو شتە هەبوو بڕۆ کەستەیە سەرکەوتووە بی و یەکەم سەرەتا من وەکو دایکێک یەکەم جار هەم کە دایکم و لەگەڵ مناڵەکەما تەسەڕفەکەم چکە بێگومان دایک باشترین مامۆستایە بۆ مناڵەکەی و ئەزمموی 5 ساڵ کارکردنم هەیە لە ڕۆزەیە کارما کرد 5 ساڵ مامۆستا بووم و دایکان و باوکان بەشایەتن کە چۆن لەگەڵ مناڵەکانە تەعامل مەکرێ ینی خۆشەویستێکی وا ئەبەخشی بە مناڵەکان بڕوا بکە ینی ئەوەی دەرسەکە گرنگ نییە بەلاتە ئەوەی مناڵەکە فێر ببێ کە لەبەر خۆشەویستی دادەکەی لەبەر خۆشەویستی مامۆستاکەی بێت بۆ داوام خۆشێک لەبەر ئەو فێریشە بێت ئەکید کە تۆی ویست کە مەسەلەن ڕفتارەکانی تۆی بەدڵ بوو خۆشەویست و حب و حەنان و عاتیفەت یا بە مناڵەکە بێگومان ئەیش تۆ ڕاکێشە بۆ خۆی و ئەتوانن بێکەوە مەسەلەن بگونجێن بێکەوە ئەوەی کە پێێتە هەم لێت وەربگرێ هەم ئیسودیشی پێ بگەێنی ئەها ئێستا بینەرانمان ئەوە من وام لات ئێستا من بینەرێکم سی شاشەکەکەم هەمان جلوبەرێک هەمان شێواز لێرە کاک پشتیوان لێرە نییە خاتو ساس ئەو باسی هەنار و میوە و شوتی و ئەوشتانەکە دەنگیشی تۆنی دەنگیشی لەگوێ تا بێت چەند شیرین و لە زمانی مناڵ نزیق یاخواتە خۆش ئەو بابەتانەی کە هەڵیە بشێری باسیەکەی بۆ نمونە تەمەنەکانت دیاری کردووە ینی لەوانەیە ئێستا بۆ تەمەنێکی سەرەتایی پێویست کات تۆ بۆ نەچۆنم شلکە و بەدەستێ بڵێ ئەمە شلکە میوەیەکە سێرەکەی سوودەکانی پیاڵی دوای بیخۆی چەند باشە دوورکەی تۆ لە شربەتی کارتۆنەکان ئیتر کۆزێکە چیتنا چۆن کات تەمەنەکانت دابش کردو ڕاستیەکەی ئەوە مامۆستا دلۆڤان ئەو کارە ئەگرێتە ئەستۆ ئەو بەدەق بۆم ئەنووسێتەوە و دواتر کە پێش ئەوی بەرنامەکە پێشکەشکین ئێمە بێکەوە پێداچوونەوەی لەسەر ئەەکەین و گفتوگویەکی تەواو لەسەر بەرنامەکە ئەەکەین ئەوە هەر کاتێک بۆ نمونە من پێشنیاری شتێکم هەبێ یا ئەوان بە هەمان شێوە گفتوگویەک و گونجانێکی زۆر باشە نێوانمانایە کە توانین بێکەوە کارەکە بە ئەنجام بگەینین و بێگومان لەسەر ڤیددیۆکان کە تەمەنەکان دیاری کراون لەبەر ئەوەی کە من قسە بۆ مناڵێکی 6 مانگەکەم کە بۆ نمونە شێوەکان باسەکەین بەڕاستی شێوەکان هی مناڵێکی 6 مانگ نییە فێر بێ شێوە ئەندازەیەکان بوون من دوو جار ئەڵێم بازنا ئادەی لەگەڵ من بڵێرەوە بازنا بەڵام کاتێک کە ئەڵم بڵێ دایە ئەتوانم 10 جار دووبارەی بکەمەوە لەبەری ئەو مناڵە 10 جار لەگەڵ منا بڵێتەوە دایە ئادەی سێری دەمی من بکە بزانە من چۆن ئەڵم دایە هەتاوەکو دووبارەی ئەکاتەوە کەواتە ئێمە بەپی تەمەنەکان ڤیددیۆکانمان ڕێخستووە ئەبێ بەپی ئەوە بزانین بۆ نمونە من کە قسە لەگەڵ مناڵێکی 6 مانگەکەم یا ئەو سێری من ئەکە ئەبێ بزانیت تۆ چۆن سەرنجی ئەو ڕاکێشی جیاوازە لەوەی کە قسە بۆ مناڵێکی 5 ساڵ و یا 4 ساڵەکەی باش مامۆستا دلۆڤان کاتە لە چه ئاستێکەوە مناڵان ئەتوانن سوودمەند بن لە ڤیددیۆکانی ئێوەوە بۆ نمونە بەردەوام پزیشکانی مناڵەکان ئەڵێن مناڵ بۆ نمونە تاکو بکرێ لە 2 ساڵ نەخرێتە بەردەم شاشەوە کاتە بێت تەکنیکی سوودوەرگرتن لەم ڤیددیۆانە بە پێی تەمەنەکان جیاواز بێت ئەگەر ئەوەشمان پێ بەڵام خۆی ئێمە لێرە نەهاتوین شاشە ئاسایی بکەینەوە بە مناڵ ئەمەش لەگەڵ ئەوەین کە هەموو مناڵێک هەتا تەمەنی 2 ساڵ ئەبێ دوور بێ لە شاشە بەڵام لە ڕۆژگارێکین ئەوەی ڕاستی بە شتێک بە شتێکی زۆر زەحمت کە ناتوانین شاشە لە مناڵەکانمان دوورخێنەوە من ئەگەر لە ماڵی خۆمە مناڵەکەم نەهێڵم سەیری شاشە بکات بەڵام لە کۆبنەوەیەکی خێزانە لەوانەیە هەردوو تووشی ئەو کێشەیە ببم لەگەڵ مناڵی ترا سەیری شاشە بکە بۆیە داوای ئەکاتەوە لەم کاتە هاتوین ڤیددیۆکانمان بەپی تەمەنەکان جیا کردوتەوە لە 6 مانگەوە ئەتوانێت سەیری ڤیددیۆکان کات تەبعاً وەگوتمان شاشە ئاسایی ناکەینەوە بۆ مناڵان بڵێن شتێکی زۆر ئاساییە بەڵام لە هەنێک زروفا لە هەنێک کاتا لەوانێت دایکەکە زۆر پێویستی بێ کە بۆ ماوەی 20 دقەیەک یاخود چارەکەی گانی و سەعاتێک مناڵەکەی مەشغوڵ کاتە لەوانێ ئیشێکی ضروری خۆی بەڕێ بکات یان لە کۆبوونەوەیەکە داوای مۆبایل یا تەلەڤیزیۆن بکات لە دایکەکان و لە ئێستاشا ئەوەی ڕاستی بێ هەر سیر ئەکرێ یعنی چەند دکتۆریش ڕێنمایی با بڵێن نابێت سێر بکرێ هەر سیر ئەکرێ بۆیە هاتوین لە جیاتی ئەوەی مناڵان سێری بابەتێ بکەن کە دوورە لە کللتوری خۆمان و لە زمانی خۆمان باڵێ جۆرەها ڤیددیۆی خراپ هەیە لە یوتیوب هاتوین ڤیددیۆیەکمان دروست کردووە کە بۆ مناڵان بتوانن لەگەڵیا هەم سوود ببینن هەم بەس گوێگر نەبن مێشکیان چالاک بێ لەگەڵ ڤیددیۆکانان بگونجێ
کاردانەوەیان هەبێ بۆ ڤیددیۆکان وەک دادەسازوتی کە ئەڵێ ئادەی لەگەڵ من بڵێرەوە بڵێدایە یعنی چاوەڕێ ئەکات هەتاکو مناڵەکە جوابێت و نەک ڤیددیۆکان هەمووی بەسەریەکەوە بێت و بڕوە یان ڤیددیۆی ترێ باسی بەشەکانی دەم و چاوکە زۆر جوانەکە بزانام تۆ چەند چاوت یاک دوو یان بەڵێ ئەو پەیوەندی دروست ئەکا لەگەڵ مناڵەکانە کە وەکوا بێ یەکێک لە بەردەمیە ئەم قسانە بکە نەک سێری شاشەیە بکات و بەس گوێی لێ بگرێت باشە هاتو ساس بۆ ئۆزمونەی کە خۆتە لە ناو ڕەوزەیە بوویت و لەگەڵ مناڵاتە هەموو لە کردووە منیش ئەزمونم هەیە تۆزی لەگەڵ چەند ساڵێک لەگەڵ مناڵای گانی وانم پێوتونەتەوە مناڵ حەزی لە ڕەنگە یعنی چەند حەزی بەشی قسەی وەکوی حەزی لە ڕەنگە یعنی لەناو ڕۆزای سێرەکە هەمووی بووکە و هەموو شتێ ئێستا تۆ لەوە کە قساکەی سەرنجی من ڕاکێشی بۆ نەگەر باسی ئاژەڵێ بکەی باسی چی بکەیت پێویستی بەڕاست میشە ئێستا بە خۆشحاڵی بینی مەکتەبەکانمان هەمووی داتاشۆی تایە پۆلەکان شتەکانی تایە ئەم بابەتانەکرد زۆر جار پیشانی مناڵی بێ زیاتر وەری ناگرێ وەک لۆی تۆ بە قسە بۆی باسکەی ڕاستەکەی من هەستەکەم مشکی مناڵ وەک گێگا وایە ینی کۆمەڵێک شت وەرەگری ئێمە لەبەری تەمەنەکانمان فەرقێونە 6 مانگ تا ساڵ تا 2 ساڵ وەک گێگا وایە کە ئەوەنە ڕنگ ببینێ ئەوەنە ڕنگ ببینێ بەبێ ئەوەی هیچ کاردانەوەی کێ بێت تەنها سێری شاشە بکات هەستەکەم ئەو گێگایە پڕ ئەبێت دواتر ئیتر ینی شوێنی بەتاڵی بۆ نامێنێتەوە بەڵام کاتێک من قسەیەک ئەەکەم چاوەڕێ ئەو ئەەکەم ڕەتفعلێکی هەبێت جوابێکی من باتەوە هەستەکەم ئەویش ئیتر ها وزەکەی ئەخاتە کار بووی کە کاردانەوەی بۆ قسەکەی من هەبێ یعنی ئێمە کە وەک مامۆستا دلۆڤان وتی تەنها نامەنێ مناڵ گوێگر بێ ئەمانەیە مناڵ خۆی کاردانەوەی بەرەو شتەکان هەبێ خۆی بجوڵێ ینی چالاکیمان خستۆتە ناو ڤیددیۆکانمانەوە بۆی کە مناڵەکان بتوانن لەگەڵ ئێمە چالاکیەکان بکەنەوە تەنها دانەنیشێ و سێر بکە و وەکو چۆن بڵێ کات بەسەر بەرێ کات بڕوە هەر لە خۆیەوە بۆی کە ئەو مناڵە کە ئەم کاتە ئەڕوا بەم ڤیددیۆ بەشتی بەسوودەوە بەشتی بەنرخەوە هەم فێر ببێ هەموو گوانەیەکیش خۆش مامۆستا دلۆڤان باست کردوتت هەردووکتان وەکو ئەزمموی دایکێک هاتوون با بڵێن ئەم ئیشەتان ئەنجامداوە لە پاڵ ئەوەی کە ویستوتان ئەسڵن ڤیددیۆ بۆ مناڵانیش بڵاو بکەنەوە ئێستا لانەیە کاتی یەکەم مناڵ کە زۆر کاریگەریەکەی لەسەر ئەو منداڵە بەرچاوت کەوت بە هەر مناڵەکەی خۆتە بۆ نمونە کاتێک بە دیار ڤیددیۆکانی مامۆستا سازەوە دانیشە کاردانەوەی چییە چۆن ئەبینی کاریتەکە بەجددی زۆری خۆشەوە ئەچێت کە ئێستا ئەچێتە ڕەوزا عنی لی ئەڵێ لای ڕەفیقەکانم ئەڵێم یا خزمێکمانە میوانێکمانێ ئەڵێ دادەساز لە ماڵی ئێمە بوو عنیاوەکو بڵێ شتێکە شانازی پێواکەڵێ من لەگەڵ دادەسازە ڕەفیقم دادەساز لە ماڵی ئێمەیە زۆری خۆشێ و زۆریشی حەز لێ سەیری ڤیددیۆکان ئەکا لەگەڵ ڤیددیۆکانە ئەڕوا بۆ نمونە ئەو پەیوەندی کە ئەموتی قسەکردن و ئەوەی کە مناڵەکەت وا لێ ئەویش بێتە ئەوەی کە قسە بکە جواب باتەوە ئەمە ئەبینیت بەڵێ کە ڤیددیۆکان ئێستا 3 ساڵ و نیوە تەبان ڤیددیۆ مناڵ ئەوانەی کە بۆ زۆر سپاس ئەوەی کە بۆ ساڵ ئەبێ یا بۆ 6 مانگ بۆ 2 ساڵ ئەبێت تقریبان زۆر حەزی لەو ڤیددیۆیانە نیە لە بەروی شتێکە کە ئەیزانێ و پێویستی بەوە نییە کە ئەمە فێربێ بەڵام ئەوەی شێوە ئەندازیەکان بەشەکانی دەموچاویانی لەگەڵ دادەسازە ڤیددیۆکان هەمووی ئەوتەوە لەگەڵیا لە دوایەوە چاوەڕێ ئەکرد تا ئەم تەواویکە اینجا ئەو دەستێ کرد بە قسەکردن لەگەڵیان و زۆر ئەو فیدباکەمان بۆیە لە ڕێگەی سۆشەڵ میدیاکانمانەوە کە مناڵەکان وە ئەزانن دادەساز لە بەردەمیانە دانیشتۆ قسەیان لەگەڵەکان نەک سێری شاشاکەن ینی دەستخۆشێکی زۆرمان بۆیە بۆ ئەو بابەتە کە مناڵەکانیمان جوڵاندووە بۆ قسەکردن نەک بە سێریان بکەن دەستان خۆش بێمە بابەتێکی زۆر ینی پەروەردەیشە بەڕاستی ینی ئێسایەکە لە کێشە گەورەکانی ئێمە کە زۆر جار گفتوگۆی لەسەرەکەین لەگەڵ میوانەکانمانە کێشی فێربوونی زمانی دایکە ینی وامان لێ هاتووە چاو لێکەری وای لێکردوین بەداخۆ زۆر ساسە لە مناڵەکانمانە شوێن ناخینە مەکتەبانە بڕەپارێکی زۆری بووین بەس لەبەروی ئەم کەسەکەی ڕەفی خزمەکەی خوشکەکەی مناڵەکەی لە مەکتەبی ئینگلیزیە ئێ ماڵین با زمانی کە بزانێت بەڵام باتەوە تا زمانی ستانداردی دایکی خۆمان بزانین جا ئێستا کە هاتو ساز لەویایە بە کوردیەکی جوانەڵێ ئەمە شووتیە ئەمە شیلکە دووجار بووی دایک داکاتەوە لەوەی کە من ناوێکی دایک بە زمانیش کە بڵێ مۆڵێ بڵێدایە یعنی چەند شیرینە ئەم شتانە تا چەند لە نووسینەکان تا مامۆسا گرنگی داوە بەوەی کە دەستەواژە کوردیە جوانەکان لە زاری مامۆستا نازەوە بگا بە مناڵەکە بەڵێ وە گوتم چونکە خۆم دایکم ئەو شانەی کە مناڵ ئەبێ فێر بێت و مناڵەکەم حەزەکەم فێر بێ ئەو ڕاستی بێت لەوە یەکەم جار سەرچاوەگرێت بۆزوعەکان و بابەتەکانمان و ئەو وشانەی کە ڕۆژانە لە ماڵەوە بەکاری هێنین لەگەڵ مناڵەکەمە و ئەوان
کەسەکانی چواردەوریشم بە هەمان شێوە کە ئەوانیش فکرەمان ئێنێ زۆر بکات بابەتەکانمان وا زیاتر سەرچاواگرێ خۆمان سەرچیش ئەەکەین لە یوتیوب بێ لە گوگڵەوە کە بابەتەکان چی باشە بە هەر چ تەمەنێک چ مۆزوعێک و چه بابەتێک دابنین و ئەو شانێک کە لە ڤیددیۆکانە بەکاری بێنین تا چەندێک کوردی بێت چەندێک چ وشەیەک بۆ چ تەمەنێک گونجاوە ئەمانە هەمووی جاکەینەوە بۆ نەگۆرانی بە پچکۆلا کە تا ئێستا شتیوان هەبوو لە یوتیوبە گۆرانێکی وا بڵاوکرێتەوە بۆ نمونە یەکێک مناڵێک فێرکا لەگەڵ خۆیان بڵێتەوە ئەم کۆمەڵە گۆرانی مناڵانە و هەنێ وشە و دەستەواژەی مناڵانە کە تاکو ئێستا نەکرابوو لە یوتیوبە و مناڵی کورد لەم مۆزوعانە و لەم بابەتانە بێبەش ببەوەی ڕاستی بە ئەوایان دایکی لە ماڵەوە فێری کردایە یاخود لە یەکێکی ترۆگوی لێ با و مناڵەکانیش زۆر سێری یوتیوب ئەکەن دەتوانن لە جاتی ئەوەی سەری وەک وتمان بابەتێکی خراپ یا زیان بەخش بکەن بابەتێکی بەسود فێر ببراش ئەم بە بچکۆلە گۆرانیە کا لەبەر تا بەڕێزت بەڵێ ئەسا توانی بۆمان بڵێ تەنانەت ویستم وەکو زیایەک لەسەر قسەکان ئەوڵم کە کورسات هەم یارمەتێکی زۆری ئێمە شیاوە لەم بەرنامەیە بەڕاستیانە گۆرانیمان کە دووبارە کردوێتەوە بۆ نمونە میوەیەکە یەکجار خۆش حەزمان لێ من و تۆش ینی هەنێک ینی ئیسفادەمان لەو گۆرانیانە کردو چکە لەگەڵ خۆمانە لە ناخی خۆمانە لە مناڵی خۆمانە و گەورە بوو لەگەڵمانە و هێناومانە یعنی دایک و باوکەکان لەوانەیە ئەوەش بزان اینجا لەگەڵ مناڵەکە ئێڵێنەوە بەڵێ یعنی ئێمە مەسەڵەن خۆمان جارێ پێش مناڵەکان چێژی لێبینین بەڕاستی کە ئەچین بەرنامەکەین خۆمان ینی هەنە جار گۆرانی و کە دقەکان ئەنووسینەوەمانە خۆمان چێژی لێبینین کە پرۆڤە ئەەکەین هەستەکەین ئەم گۆرانی مەسەن بە مڵکی خۆتی ئەزانین لە ژیان تامێنێتەوە بەڕاستیشکە لە مناڵیات چۆتە نەختۆکوی تو باسی کرد ئێستاش من لە هەر شوێنێ لە ماڵەوە بێ لە کورسات بێ لە مەطعەمێک بێ کە سڵقاوە بینم یەکسە من بەراز و تۆ بەرازەکەم بەڕاستی یانیاتگاریە لامان لەسەر گۆرانەکەی بۆ ئەڵێ چکامە بەشێکتە لە ژیانی تۆ لە مناڵیە ئەو بە پشکۆلێش ینی ئەو سا هەموو یادگاریمان هەیە لەگەڵ ئێتر زۆریش بۆ کچانەوەترا تۆزێک کوڕان ناسگرین بە بەیان بڵێ کاتە ئەگەر بابا کوڕان بێبەش نەکرێن هەر چێک بە دڵی خۆت ئەگەر یەکێکیان بڵیتەوە ئێستا وڵا حەستان لە چوێت بە دڵی خۆت سبا سەرکۆ گلەی نەکا بڵێ بۆ ڕاستەکەی ئێمە زیاتر بە چی ناسراوین لە ناو مناڵەکانە و خاستان دادەساز بە سڵاو هەر یەکسەر کە دەست پێەکەین بەیانی شقینە کاتەکە ڕکاتی ڕاستەکەی ینی زۆر کەس کاتون بۆ ماڵمان ڕفیقم هاتۆ یاشتێ زیاتر دادەساز بەم جلانەوە ئەناسرێتەوە بۆ نمونە کە تۆ لە ماڵەوەی کەسێک بۆلات بێگومانم جلانە لە بەرانیە کە ئادی بۆی دادەساز زۆری خۆشێمانە یعنی سێری کردو مناڵەکە جارێنی ناسیومەتەوە بەس یەکسەرێتی تۆ دادەساز یەک جار بڵێ سڵاو یەکسەر ئەدناسێتەوە یعنی کەوتومە سڵاو یەکسەر مناڵەکە پێەکەنێ بەڵێ یعنی لەگەڵ ئەوەیە مناڵەکان ڕاتون بۆ نەکچینە سەر شاشە یەکەم شت بۆ مناڵەکان سڵاو ئەم کاتتان باش چۆنن بەم شێوازە یەکسەر مناڵەکان چۆن ئەڵی ڕائکێشیت و ئەناسریتەوە ئەم وشەیە بۆتە نهێنی بینی من و مناڵەکان کە بێک و ئەناسرینەوە و یەکسەر ئەتوان دادەساز بناسرێت یاخوات دەست خۆش مامۆستا ئەنجا لێرە پرسیارێک بۆ دایکان و باوکان ئەم بابەتی ئێوە کە لە چەناڵی یوتیوب بڵایەکەن چی ئاسانکاریەکتان کرد بۆی کە زوو بچێتە بەردەستی دایک بۆ مناڵەکەی بکات بەڵێ ئەوەی ڕاستی بێ دایک و باوک زۆر داوای ئەومان لێ ئەەکەن کە لە یوتیوب کیت بتوانن سێری ڤیددیۆکانمان بکەن بەڵام تاکو ئێستا بەردەست نەبووە ئێمە داواکاریمان پێشکەشی ینی گوگل ئەفو یوتیوب کردووە بەڵام قبول نەکراوە جارێوان لە دەستی ئێمەیانە بەڵام هەر لە یوتیوبە کەنای بەرنامەکەمانە نووسی هەموو ڤیددیۆکان بەردەستە هێلانەی منداڵان هێلانەی منداڵان بەڵێ هەر بە کوردیش بە کوردی و بە لاتینیش هەردووکی هێلانی منداڵان زۆربەی جاریش ئەنووسن دادەساز یەکسەر بەرنامەکار ئەهێنێ هەموو ڤیددیۆکانمان پیشانەدرا یەخوا دەستان خۆش ئێمە زۆر خۆشحاڵ بووین ئێمەش خۆشحاڵ بووین ئاوا کارێکی ئاوا جوان بەڕاستی جێگەی ڕێزار جێگەی دڵخۆشیە بۆ هەمومان چکەمە پێوەستە بە کۆمەلگاکەمانەوەی ئێوەش وەکو دوو دایک هەستان بۆ بەرپرسیاری تێکردو بەڕاستیەوە زۆر گرنگەوە هیوادارین دایکان بە تایبەتی کە زۆر نزیکە لە مناڵانەوە وەکو ئەم دوو دایکە لە ناو چەناڵ یوتیوبە بنووسن هێلانەی منداڵان یاخود بنووسن دادەساز ئیتر بۆی کە بەتەکان چیرۆکەکان هەر یەک جار کە هاتە بەردەمتان هەموو ڤیددیۆکانی کەشتان بۆ کات بۆی کە بتوانن بە شێوازێکی باش ئەو بابەتانە هەڵبژێرن منداڵەکانمان سوودی لێ ببینین نەوەکو بترسی لەوەی کە مناڵەکانمان سێری چیەکات و چ بابەتێک ئێستا لە ناو یوتیوبە و تیکتۆک بۆ منداڵ نابێت باشە چکە چەند بابەتێکی تایە هیچی پەیوەندێنە بە پەروەردەوە نەوەی کە بتوانێت لەگەڵ دابوونەریت و کەلتوری
ئێمە بکۆن جێ بتوانین ئەم بابەتە جوانانە هەڵبژێرین هەم زمانێکی باشی کوردی هەم فێری بابەتەکانە بێ هەم بەرکەوتنیە بێ لەگەڵ ئەو ڕۆخۆشەی مامۆستا نازا و بە شێوازێکی زۆر جوانیش تێگەێنێ ئێتی ئەمە بەشێکە لەوەی کارمەتی تویا دایکان ئەم هەوڵە بن ئێمەش ئامانجمان بکەمان مامان کردێرە یاخوا دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ مامۆستا دلۆڤان بە هیوای ئەوە کە ڤیدیۆ جوانەکانتان بەردەوامی خۆشحاڵین لەگەڵتان بووین ئەمڕۆ